سڵاتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بووم. بەنامەی ئەمڕۆمان تایبەتەکەین بە تەوەرێک ئەویش کە ڕۆژانە هەمومان باسیەکەین، ئەویش باسی قسە و کردارەکەین. هەمومان لە ڕۆژانە کاتێک کە دانیشین ئەڵێن کردار شەرتە، بەڵام بەداخەوە زۆر بەمان تەنها قسەی باشەمان هەیە، کرداری باشەمان بەڕێژەیەک کەمترە لە قسە باشەکانمان. بەنامەم جارە تایبەتەکەین بەوە ئایا بۆچی ئێمە تەنها بە قسە باسی باشەکەین یاخود بەس قسەکانمان زیاتر باشی پێوە دیارە وەک لە کردارەکانمان، کەمتر کردداری باشە لەگەڵ یەکتراکەین، کەمتر ڕفتاری باشە لەگەڵ یەکتراکەین. ئەمان و چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە هەمومان ئەڵێن کردار شەرتە، تەنها نابێ قسەی باشە بکەین، بەڵام بۆچی زۆر بەمان هەر تەنها قسەی باشەکەین کەمتر کردداری باشەکەین؟ وەڵڵاهی ئیتر خۆی بە شارەکە خۆی کەوتووە، تێگەی بەژاری باشە هەر باشە، خراپەش هەر ڕێی خراپە و ئیشەڵا هەر ناجعی نابێت. باشە بەڕای تۆ ئێمە بەس قسەی باشە بکەین باشترە یاخود کردداری باشە بکەین؟ وەڵڵاهی کردداری باشە. بۆچی کرددار؟ ئەدانی کردارێکە کە تۆ شتێکەکەی مەقسەد نییە کردداری لە شتێکەکەی کە وعدێکەکەی کردداری لەگەڵا نەبوو معنایەوە هیچ نەکردووە. ئێستا جار بە قسە تۆ بڵێ من شتی باشەکەم ئیسفادەی ناوەڵڵا چارەسەری نییە، ئەبێ بە کرددار پیشانی چوار با بە کرددار پیشانی خەڵکی بیت. باشە بەقوڵە. باشە بەڕای تۆ لە ئێستاە خەڵک بەعام کردداری باشەی هەیە یا بەس قسەی باشەی هەیە؟ وەڵڵاهی خەڵک بەعام میلەتەکە چی بڵێ لەسەڵات میلەتەکە لەسەڵاتی هیچی نییە، چی بکە کردداری باشە هەر کردداری باشە چاک. یعنی ئێستا بۆ منە لە ژیانی ڕۆژانی خۆمانە باسی حکومەتۆمانە ناکەین، بەس لە ژیانی ڕۆژانی خۆمانە پەیوەندی من لەگەڵ تۆ لەگەڵ دراوسێکە تا دراوسێکە لەگەڵ خزمێکی خۆیان بەعام خەڵک ئایا بە کرددار باشن لەگەڵ یەکتر یان تەنها قسەیان هەیە و کەمتر کرددار باشترە هەروەڵە وانە کرددار زۆر چاکدە نەوەکە بە قسە هیچ نییە، ئەڕوا و هیچ دیار نییە، بەڵام کرددار دیارە هەروەڵە کرددار ئەمێنێتەوە چاکە بکەی بە کرددار ئەمێنێتەوەێ خەڵکی باسی دەکا بە چاکە. باسی قسە و کردارەکەی شتێکەکەی کە وعدێکەکەی کردداری لەگەڵا نەبوو معنایەوە هیچ نەکرد. قسەی باش نەوەکە لە بازرگانی ئەگەر کردداری لەگەڵانە بێ یەکێکە لە بناغی هەموو گەندەڵەکان. خۆی ئەزانی مەسەلەکە چی ئیرادی ئەومانتیان نییە کە ئێمە کردەوە باشەکە بکەین، قسەیەکەین بەڵام کردەوەکە بۆ خۆی ناکەین. ئەڵێ هەموو کەس پێ وێرێ، بەڵام ئەوەی گرنگە کە ئینسان بەرجەستێکا لە ژیانە کردارەکانە هەیە قسەی هەیە کردداری هەیە مەسخۆی کردارەکە داموشە مهمترە. بەگشتی لەوانەیە هۆکارەکە ئەوە بێ کە قسەی چاکە هیچ شتێ ناچێت. بە قسە چییە؟ ئازەکەی بە قسە من و شاقار بکەنم بەڵام وانە ئەو کۆزانین هەمومان ڕۆژانە قسەکەین ئەڵێن فلانە شتە چاکە فلانە شتێ باشە، بەس کەمتر کردداری چاکەمان هەیە. ئایا قسەی تەنها بە قسە باشکردن هیچ لە مەسەلەکە گۆڕێ؟ قسەی باش تەنها نەوەکە لە بازرگانی ئەگەر کردداری لەگەڵانە بێ قسەی باش نەوەکە لە بازرگانی ئەگەر کردداری لەگەڵانە بێ یەکێکە لە بناغی هەموو گەندەڵەکان ئەلێەوە دەست پێکا بەحس بە سیاسەکان هەموویان کاتنە کۆڕەوە هەمووی بەڵێن و قسەی چاک و قسەی باشی هەبوو بەڵام کردداریان بەهاریان نابستن بە کوردایەتی و ئایدۆلۆجیت و بەملا چیشان هەیە نەدی و ئێمەشیان فەوتان جیلی ئێمە گەنجەکانیشمانە دەستی و هەمویان فالکراوە هەمووی ئەوەی ئێستا لە کاتی هەڵبژاردنە هەمویان قسەی باشەکەن بەڵام ئەبینین کرددارەکە نییە، بۆیە خەڵک حیزبەکانیشی لێ بەزراوە. بەقول بنشانەوە ئەڵێم قسەی باش باجی لەسەر وایکردنەیە کرد باجی لەسەر نییە ئەیکا خەڵکی پێڵە خەڵەتێن یانێتە دەنگەکانیان پێ و دوای یان تێکا و شەمۆدانتنی بە پێچەوانەوە لە خراپەوە شێ بۆ خراپتر ئەوە تا من تەمەنم هەشتا ساڵە تایسا هەر دەڵم خۆزگەم بە پار
بە بەردەوامی کردداری چاکە کەمەکات بێشک 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 قسەکان گەورە بن نییە قسە چاکەکە باجی لەسەر نییە ئەگەر باجی لەسەر وایە وەکو وڵاتان ئەوەی قسەی چاکی کرد و پێچەوانەکەی کرد و دەرس سوواکرا و بوو بە پەندی هەنەران ئەو کاتە خڵەکە ناوێرە قسەیەکی بکردایە باید جێبەجێ بکردایە دەترسی باجەکە کاکەجان خۆیان وهاڵێن گەرمات نییە بە بەردەم خۆرەوە زۆریش گەرمایە ئارەوەڵە باشە پرسیارێک ئەبینین ڕۆژانە هەمومان ئەڵێن کردار شەرتە ئەبێ ئینسان بە کردار شتی باشە بکە بەڵام هەمومان بە قسەمان هەیە چی دەیە لەسەرم حاڵم کردا شەرتە ئەبێ قسەکە کردبی سەلمەنی کە تۆ ئیشێکەکەی بە کردار بیکەیت وایە بۆ منە من بمەوێت چاکە لەگەڵ تۆ بکەم سەر جار بە قسە بیڵێم سپادەی بۆ تۆنی یادەی نییە ئللا بێبی سەلمەنی کە بە کردداری شێ بە کردەوە کردارەکە کردەوەکە لەگەڵم باشە بەڕای تۆ ئێستا خەڵک بەعام کردداری چاکەی زۆرتر یا بەس قسەی هەیە هەردووکیان هەیە چاک لای ئێمە چاکەکە باش زۆرتر بەسمەوەیە ینی خەڵکی خۆمان خەڵکی کورد بەعام کردداری چاکەی زۆرترە یا بەس قسەی چاکەی زۆر قسەی چاکەی زۆرترە کردداری کەمە باشە بۆچی کردارمان کەمترە ئایا کردار تێچووی زیاترە مادووبوونی زیاترە یان چ حاڵەتە هیچیان تێچوون و نەمادووبوون و نەتێچوونی زەحمەت نییە چۆنی باشی حاڵ چۆنە کردداری چاکە شەرتە یاخود بەس قسەی چاکە کافیە کردار شەرتە کردار بە ئەوی ڕاستی بێ ئەگەر تۆ هەچێک وڵی ئەگەر بە کردار نێکی لە باوەڕان لە سیسپاتی لە ناکەی باشە خەڵکی ئێستا ئابینین هەمومان ینی نەک بڵێم خەڵک هەمومان سیرەکەین زیاتر قسەی باشەکەین کەمتر کردارمان هەیە خۆی ئەزانی مەسەلەکە چی ئیرادی ئەومان تیان نییە کە ئێمە کردەوە باشەکە بکەین قسەکەین بەڵام کردەوەکە بۆ خۆی ناکەین باشە جیاوازیەک لە نێوان خەڵکی ئێستا و خەڵکی جارانە خەڵکی ئێستا کردداری باشەی زۆرە خەڵکی جاران خەڵکی جاران کردەوەی زۆر بوو کردەوەی چاکی زۆر بوو لەبەرەوەی مشکلە زۆر نەبوو ئێستا مشکلە زۆرە ناخۆشی زۆرە خەڵک مەشغوڵە وەزعەکە مەشغوڵە ینی خەڵک ئەوەیە باشە ئێستا ئەزانی خۆمان هەمومان بەیەکەوە کە کاتێک قسەکەین ئەڵێن با چاکەمان زۆرتر بێ بەڵام سیرەکەین ئەمەش هەر قسەیە ینی بۆن من بە تۆ ئەڵێم با چاکەمان زۆرتر بێ بەڵام خۆم هەر قسەکەکەم ینی نایکەم بە کردار شەر کردەوەیە خۆی ئێمە ئەڵێن کردەوەکە ئەکەین بەڵام نایکەین تەدبیقی ناکەین بەس قسەکە ئەکەین بەڵام کردەوەکمان بۆ ناکرێ مەشغوڵین باشە بۆ خەڵکی جاران ئەیتوانی کردەوەی باشەی زیاتر بێ جاران مەشغوڵ نەبوو بە هیچەوە مەشغوڵ نەبوو ئیشێکی بەسیتەوە بۆ خۆی کردەوەی خۆی بە چاکیە کردو ئەوەی کە خوا حەزبێ کردای کرد ئەوەی کە خوای هەگەبرە حەزبێ نەکران نییە پەیوەندی بە ئیمانەوە هەیە ئیمانمان زەعیف بۆ ئێستا ئەگەر ئیمان هەبێت هیچ شتێ دروست ناکرێت ئەگەر ئیمان هەبێ ئیمان چەسپا بێت دڵی ئینسانە خراپە ناک لەبەرەوەی ئیمان بەرگری لێکا لە هەموو شتێ بەرگری لێکا لە شتی خراپ بەرگری لێکا لە فیتنەی لە پیا و کوشتن لە خۆی ئیسلام چییە؟ ئیسلام ئەگەر ئینسان ئێمە پێڕەوی دینی ئیسلام بکەین خراپە نامێنێ دزی نامێنێ پیا و کوشتن نامێنێ عەزیەت نامێنێ ئیسلام خۆی پاکە إن الله بۆ کاری باشە إن الله يأمر بالعدل والإحسان ئەگەر ئینسان بزانێ عەدل چییە حەقیقەت چییە شتی خراپە ناکە بەس ناداین خەڵک ئێستا کردداری باشەی زۆرەیە تەنها قسەی هەیە وڵای ئەوە دەکەوێتە سەر ئینسانەکەی وا هەیە ئینسانێکی باشەی وایە ئینسانێکی خراپە هەر کەسە و ڕێیەکی هەیە باشە ئێستا خەڵکی ئێستا کردەوەی چاکەی زۆرە خەڵکی جاران وڵا خەڵکی جاران ئەزانی بۆ خەڵکی جاران خەڵکێکی فەقیر بوو هیچ تەماع و درۆ دەلەسە و ساختەچێتی نێ بەس خەڵکی ئێستا ئەکسەرێتی ڕێزم هەیە لە سەتا دەی درۆ ناکە ئەینا ئەکسەرێتی بەس بە درۆ دەلەسە دێباتە پەیوەندی بەچیەوە هەیە بۆ ئێستا خەڵکی ئێستا کەمتر کردەوەی چاکەی هەیە بۆ ئێستا خەڵکی ئێستا جاران خەڵک درۆی لەگەڵ یەکتر ناکرد بەڵام ئێستا خەڵکی ئێستا کە هەر ڕاستەوە بەسیترین شت کە بەیانی زوو هەستا سێ درۆنەکە ئیدارە ناکە ئای تەبعان ئەم درۆش کە دەکرێت ئێمە لە پشت خۆمانەوە فێری ئەم
درۆ دەلەسەی کراین هەج میلەت و هەج وڵاتێک درۆ دەلەسەی تێکەوت هیچ قیمەتی نامێت باشە ئێستا بۆ منە من سەجار بمە کارێکی چاکە لەگەڵ تۆ بکەم مەگەر بەکردار نیکەم هەر بە قسە بڵێم کاری چاکت لەگەڵاکەم هیچ ئیسفادێکی بۆ تۆ هەیە ئەگەر بە قسە نەوەڵە بە قسە چییە؟ حەزەکەی بە قسە من و شاقار بکەنم بەڵان وانە واتە بێ بەکردار ویشەکە بکەین چاکەکە بەکردار بە تەشیدی چکم هەشتێک کردداری جەبر لەگەڵ نەبوو قیمەتی نییە باسی قسە و کردارەکەی تێگەکەی کە وعدێگەکەی کردداری لەگەڵا نەبوو معنایەوە هیچ نەکرد قسەی باش نەوەکە لە بازرگانی ئەگەر کردداری لەگەڵانە بێ یەکێکە لە بناغی هەموو گەندەڵەکان خۆی ئەزانی مەسەلەکە چی ئیرادی ئەومانتیان نییە کە ئێمە کردەوە باشەکە بکەین قسەکەین بەڵام کردەوەکە بۆ خۆی ناکەین ئەڵێ هەموو کەس پێ وێرێ بەڵام ئەوەی گرنگە کە ئینسان بەرجەستێکا لە ژیانە کردارەکانە هەیە قسەی هەیە کردداری هەیە مەسخۆی کردارەکە داموشە مهمترە بەگشتی لەوانەیە هۆکارەکە ئەوە بێ کە قسەی چاکە هیچ شتێ ناچێت بە قسە چییە؟ حەزەکەی بە قسە من و شاقار بکەنم بەڵان وانە هەمومان کاتێکە قسەکەین ئەڵێن با کردداری چاکەمان هەبێ باز ینی بە قسەکردن زۆر شتی باشەڵێن بەڵام بەکردەوە ئیشی چاکەمان کەمە چی دێ لەسەرم حاڵەت خۆی ئەلحەقی قسە ئەڵێ هەموو کەس پێ وێرێ بەڵام ئەوەی گرنگە کە ئینسان بەرجەستێکا لە ژیانە کردارەکانە من بە قسە ئەتوانم چەند شتی جیاواز بکەم ئەتوانم مەسەلەن قەنەعەت بە بەرامبەرەکەم بێنم بە قسە چەند ماسک دروستەکرێ بەڵام بە کردار ناتوانانی مرۆڤێک مەسەلەن بە چەند تاقیکردنەوەیەکە بە چەند مەوقیفێکات هەیە پەڕێنی لەو کاتە ئینسانت بۆ دەرەکەوێ نەک تەنها بە قسە بەڕای تۆ لە ئێستاە خەڵک بەعام کردداری چاکەی زۆر یا تەنها قسەی زۆر ئەوە من ناتوانم قەرار لەسەرم چکەوە ڕێژەیە کە گۆڕاوە با بڵێن لە کەسەوە بۆ کەس ئەگۆڕێ بەڵام ئەگەر وەکو عام قسە بکەین بە زۆرینە با بڵێن بە شێوەیەکی گشتاندن بەداخەوە لە ئێستا ئەوەنەی قسە ئەکرێ کردار ئەوەندە نییە ئێستا بینین لە کاتی هەڵبژاردنە هەموو حیزبە سیاسیەکان زۆر بەڵێنی گەورە زۆر قسەی باش دەکەن زۆر شتی چاکەڵێن بەڵام کە بینی چوونە حکوومەت ینی 150 قسانیشیان بۆ جێبەجێ ناکرێت لەوانەیە ئەمە ئێڵم پێت سیر بێ بەڵام من دەستخۆشی لەو لایەنە سیاسیانە ئەەکەم کە ئاوا لە خەڵکەکەن لەبەری مستحقی ئەوەین یعنی ئەمە جارێک و دوان نییە ئەمە چەند هەڵبژاردنە چەند دەنگدانە ئەو وعدانە بە خەڵک ئەدرێ بەڵام هیچیشی نابرێتە سەر کردەوە چاکان نبین بەڵام لە هەڵبژاردننی شادیستان دووبارەیەکەینەوە دووبارە قەنەعەت بۆ قسانەی لایەنەکانەکەنەوە دووبارە باوڵێن هەڵ ئەخەڵەتێنەوە بەڵام ێ شارتان بێ نابن ئەمە چۆن چارەسەر بێ بڕای تۆ ئەمە پێویستی بە چارەسەرێکی پەروەردەیی هەیە تێگەی لایەنی پەروەردەیی دەرونی پێویستە ینی منداڵ هەر لە خێزانەکەی خۆیەوە بەو شێوە پەروەردە بکرێ کە تەنها بە قسەی باخوبریق تێنەکەوێ جگە لەوە بێ منداڵەکە وەکو تۆڵێن وا پەروەردە بکەن کاتێک کە قسەیەکی کرد بتوانێت بە فعلیش بیکات بالضبط ینی لە مجتەمەعی ئێمە کێشەی گەورەترین کێشەی ئێمە پەروەردەیە تێگەی منداڵ باوڵێن چ لە قوتابخانە چ لە ناو خێزان و لە ماڵەوە بە پەروەردەیەکی زۆر سەقە دەهێنرێ ئەخرێتە ناو مجتەمەعەوە کێشەکە لەوە دروستە بێ کردار شەردە یاخود قسە کردار باش بۆ کردار کردداری سلمێنێکە هەموو شتێ واقع هەنی ئەو شتانەی کە واقع کردداری سلمێنە باشە ئێستا بە گشتی خەڵک کاتێک کە دانیشین بێکەوە قسەکەین هەمووانڵین کردار شەرتە بەس ڕێژەیەکی زیاتر لە خەڵک تەنها قسەی باشەیە کەمتر بە کردار بۆتە سلمێنی هۆکاری چی ئێستا خەڵک وایلات هۆکار من زیاتر بۆی ژێڕمەوە کرد لە کۆنەوە لە ناو قەومی خۆمانە وا ڕۆیشتووە وا هاتووە تا ئێستا کە خەڵک ینی بە نیسبەت دوی کە لە کۆنا چۆن بووە هێناویانە وردە هاتووە هەتاوەکو ئێرە هەر قسە بەکارهێنراوە کردار بەکار نێنراوە عادەتەن من و تۆ دایک و باوکمان چی بکە منیش ئێمەش هەمان پەروەردەین هەمان ڕەفتاریوانەکەین پێت وایە ئەگەر ئێمە پەروەردەکەمان
پەرودەیەکی بیان پەرودەکە ئێستامان بگۆڕێ ئەو کاتە کردداریشمان زیاترە بێ لە قسە فعلا ئەگەر ئیشی تیا بکرێ و احتیمامی پێبێرێت ئەو کات ئەتوانین کردارەکان زیاتر بێ لە قسە وەکو پەروەردەی خێزانی پەروەردەی قوتابخانەکان پەروەردەی سیستەمی پەروەردەی تا چەندێک تاسیری بۆ لەسەر کردداری ئێمە ئەوەی کە لە پەروەردەی خێزانی وێمترە پەروەردەی قوتابخانەکانە کە نەبووە تا ئێستا نەبووە پەروەردەی شوانە بووە سیستمی شوانە بووە کە پەروەردەیەکی جوانی تاشی کورد بکرێت لە کۆمەڵگەیە خەڵکی ئێستا کردداری باشەی زۆرە خەڵکی جاران والله خەڵکی جارە باشە بۆ ئێستا خەڵک کردداری چاکەی نەما والله نازانم هیچ نازانم خەڵکی ئێستا هەمووی ئەڵێ بە فعلەن کردارمان باشە بێ بەڵام بۆچی کردداری چاکەمان کەمە هەر قسەی زیاترەکەن بە قسە زیاتر باسی چاکە والله قەسی جاران نازانم خەڵکی بەدڵ بوویە خەڵکوێکی جارانیە ڕەحم نەمایە تفاقی نەمایە جاران خەڵک باشتر بوون والله جاران باشتر ئێستا بۆچی خراببوون خەڵک والله نازانم بە ژیانی نەخۆشە نازانم ئێستا تۆ جارانت بینیوە و تەمەنت لێمە زیاترە ئێستایشت بینیوە خەڵکی ئێستا فعلەن ئیشی باشەی زۆرترەیە خەڵکی جاران ئێستا ئیشی زۆرە بەس عالەم بێزارە نەزانم لەبەر چیایە والله خەڵک ئێستا هەمووی ئەڵێ با چاکە بکەین بەڵام هەمووی هەر قسەکات یعنی کردداری چاکەمان کەمە بەس بە قسە هیچمان نەهێشتووە بۆچی خەڵکی ئێستا وایە ئەوە پێویست ئەوانە هەر کراب بەدەم ناوتری پێویستە بە کردەوەکەش بکرێت بەڵام ئێستا بەهۆی ئەوەی تەکنۆلۆژیاش پێشکەوتووە ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کە بێتە هۆی ئەوەی کە کردەوەکان تەنانەت بە کردار نەکرێت هەیە هەنێک جا لە ڕێ تەکنۆلۆژیا دروستە بێت ئەو چاکانە بۆ تەکنۆلۆژیا کاریگەری هەبووە لەسەر کردارەکان زۆ کاریگەری بۆ نمونە هەرزاران بەرنامە هەیە لە تەلەڤیزۆنەکانە کە کاری خێرخوازیەکەن هۆکارەکەی تەکنۆلۆژیاکەیە باشە بەڕای تۆ ئێستا خەڵک زیاتر قسەی زۆرە یاخۆت کردداری چاکەی زۆر قسە کردداری چاکە کەمە چاکە زۆر کەمتر بۆتوانە پەیوەندی بەچیوە هەیە بۆچی ئێستاوامان لێ ئێستا کۆمەلگای کوردوارە و کۆمەلگایەکی تری لێ هاتووە بۆ نمونەوەکو ئەمانی دەوروبەرەوەکو تورکیا یعنی هەموو شتەکان ئەچێتەوە سەر ئەو دەورو پشتێک کە کاری تێگا بۆ نمونە ئێمەسا جاران بۆ نمونە شتێک دروست ئەکرا لە کوردستانە بوو ئێستا ئەچێتە تورکیا کە چوە تورکیا هێتەوە ئێرە شێوازەکەی جیاوازێ بۆ نمونە هەڵسو کەوتمان تەبیعەتمان زۆبەی زۆی چۆتەوە سەر وڵاتەکانی دەوروبەرمان سە بۆ نمونە تورکیا جاران بۆ نمونە کابرا زۆر ئاسایی بوو لە جاران کابرا نەیەتوانین لە بەردەم دایکیادیان باوکیا دانیشێ بەس ئێستا زۆر ئاسایی زۆر ئاسایی باشە بەڕای تۆ ئەوەی کە من خەڵکم جواندو ئەڵێن جاران خەڵک کردداری چاکی زۆر زیاتر بووە لە ئێستا بۆچی وردە بەرەوە ئەوە هەنگاوانین ینی ڕفتاری چاکەمان کەم بۆتەوە زیاتر ڕەنگە هەر قسە بکەیت بالفعل وایە هۆکار ئەمە تەنها لەناو کووردا پێت وایە یاخود لە نەتەوەکانی تری چاکرێەوە نەتەوەکانی تریشا هەیە کاممان زیاتر کردداری چاکەمان زۆرتر ئەگە بێتە سەر ئەو هەر کورد چاکترێتە ئەوانی تر کورد چاکرێتە ئەوانی تر لە هەموو ڕۆیگەشیانەوە لە نێو تەمەنەکانە تەمەنی گەنجی ئێستا کردەوەی چاکەی زۆرە یاخود بە تەمەنەکان ئەوانی پیر بوون گەنجەکان لە هەموو ڕۆیەکیانوانێ لە هەموو ڕۆیەکی ژیانوانی ئەوان باشترن زۆرێک لە ئێمە کاتێک باسی کردداری چاکەکەین ئەو قسانی کە کردومانە ناتوانین لە حاڵەتی ئاسایە جێبەجێ بکەین واتە قسەکانمان ئەوەندە گەورەیە قسەکانمان ئەوەندە هێزێکی گەورەیەوێت کە توانای جێبەجێکردنمان نییە بەڵام بەداخەوە هەر قسەکەین بەڵام کردارەکانمان وەکو پێویست نییە بۆیە ئێمە ئەبێ کاتێک قسەمان کرد ئاگاداری و قسەیە بین ئایا خۆمان ئەتوانین فعلەنەوە شتە جێبەجێ بکەین بە تایبەتی ئەمە لە ناو خێزانە کاتێک دایکێک یاخود باوکێک نەسیحەتی منداڵەکەیەکە یاخود برایەکی گەورە خوشکێکی گەورە نەسیحەتی منداڵەکەیەکە فعلەن ئەو نەسیحەتە با لە خۆیان جێبەجێ کردبێ پاشان منداڵەکە ڕاستە خۆلی وەرەگرێ بەڵام ئەگەر تەنها قسە بێ ڕەنگە منداڵەکە لەگەڵ گەورەبوونیا وردە فعلەن ئەم شتە بە ڕووی باوکی یاخود دایکی یاخود ئەو کەسەی کە نەسیحەتەکە کردو بداتەوە کە بڵێ بۆ خۆت ناتوانین جێبەجێ بکەین منیش ناتوانم بیکەم بۆی وەکوترێ ئەگەر قسەیەک لە دڵەوە دەرچێت کە من بتوانم جێبەجێ بکەم ئەچێتە دڵی کەسی بەرامبەرەوە و فعلەن کاریگەریشی زیاترە باسی قسە و کردارەکەی شتێکەکەی کە وعدێکەکەی کردداری لەگەڵان نەبوو معنایەوە هیچ نەکرد قسەی باش نەوعەکە لە بازرگانی
ئەگەر کردداری لەگەڵانە بێ یەکێکە لە بناغی هەموو گەندەڵەکان یەزانی مەسەلەکەچی ئیرادی ئەومانتیان نییە کە ئێمە کردەوە باشەکە بکەین قسەکەین بەڵام کردەوەکە بۆ خۆی ناکەین. ئەڵێ هەموو کەس پێ وێرێ بەڵام ئەوەی گرنگە کە ئینسان بەرجەستێکا لە ژیانە کردارەکانە هەیە قسەی هەیە کردداری هەیە مەسخۆی کردارەکە دامشە مهمترە بەگشتی لەوانەیە هۆکارەکە ئەوە بێ کە قسەی چاکە هیچ شتێ ناچێت. بە قسە چییە؟ حەزەکەی بە قسە من و شاکار بکەنم بەڵام وانە. مامۆستا سڵاو لێ بێ سەر چاو بە خێر بێن. مامۆستا لە نێوان کردداری چاکە و قسەی چاکە کامیان بەڕای تۆ پەسەندترە؟ وڵات تەبان کردداری چاکە و قسەی چاکە هەر چاکە. ئێستا بینین هاوڵاتی یانی خەڵک بەعام زیاتر قسەکات کەمتر هەڵسو کەوتی چاکانی کردداری چاکی هەیە بە فعلی. بەڵێ ڕاستەکە ئێستا بە بۆنی ئەم فەیسبوک و شتەی کە بڵاو بووە تۆ و خەڵک دایمە خەریکی ئەو مۆبایلە و ئەچێتە فەیسبوک و تاوان کردداری زۆر جوان نبینی جوانیشی تایە بەڵام ڕێژەکەی زۆر کەمە فەرقی ئێستش لەگەڵ جارانە جاران زۆر باش بوو. کردداری چاکە زیاتران یان و بەر لە جێگەی خۆی زەنگینە ئەوە ڕاستە ینی ئەیان و گیا لەسەر بنجی خۆیان ڕێتەوە. بۆچی خەڵک جاران کردداری چاکی زیاتر بوو کەمتر قسەیە کرد بەڵام کردداری باشەی زیاتر آخر زیاترەکە مۆزوعەکە جاران بەم شێوە عیلم بەر ئەوە پەرەی نەسەندووە یعنی ئەم فەیسبوک و تەلەڤیزیۆن و کەناڵانە نەبوو خەڵشتی کەمترە بیسی ئەم جارە زۆربەی خەڵک خەریکی کار و فەرمانی ئەوە بوو کە ژیانەکەی خۆی مسۆگەر بکە بژی بەڵام ئێستا خەڵک هەر هەڵپاڵپا ڕاکە بۆ ژیان بۆ پارە ئەچیتە هەر مەجلیس و کۆڕ و کۆمەڵێک وەرەڵێن پارە یەکی هەر باسی ئەوە ناکە باسی ژیان ناکە باسی خۆشی ناکە جاران هاوین ئیشیانەکرد هەتا شووینە پاییز لە پاییزە خەڵک دات و لادێ پیازیان کۆ کردووە تەماتیان وشکە کرد بامیان وشکە کرد شتیان هەڵەگر بۆ ئەوەی کەوا لە زستانە بەکاری بێن بۆ خواردن ئێستا زستان و بەهار و هەمووی بۆ بە یەکێک تەماتە بامیە ئێستاحەتیشان لەخوایان تێکداوە و کردداری چاکەشانەوە ئێستا کردداری چاکە کەمەوە بووە کەم بۆ تۆ بەڵامی تر لای خەڵکیش ئەوەی کە یعنی تۆزێ ویژدانی هەبێ یعنی من ناڵێم لە سەداسەد خەڵک بەڵام خەڵک یعنی خراپەکە زیاترە چاکەکە کەم بۆ تۆ هەر قسەکەن زیاتر قسەیەکەن و مۆزوعەکەوەی باشی پرسیارێک کردداری چاکە شەرتە یاخود قسەی باش هەردووکی باش ئێستا بەعام بەڕای تۆ خەڵک کردداری زۆر باشەی هەیە یاخود قسەی بەس قسەی هەیە وڵای کوێتە سەر و کەسە شخصیەتی خۆی هەیە هەردووکی هەیە هەر هەشە هیچی نییە هەشە یەکدانەیە بەڕای تۆ من بەنسبەت خۆمەوە تا بتوانم قسەی باش شەکەم و کردداری چاکشەکە ئێستا بینین زۆرێک باین باسی بەگشتی خەڵک قسەی باشەکەن قسەی چاکەکەن ینی قسەی چاکە زۆرە بەڵام کەمتر کرددارە بینین هۆکار چێ ئێستا خەڵک وای لاتوە بەس کردداری ینی بەس قسەی هەیە کەمتر کردداری کردارەکە هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کەم مەجالەکە کەمترە مەجای ئەوە نییە تۆی کە لە توانات بێ بۆی جێبەجێ بکەیت بەڵام بەدەم ئەتوانی تۆ یارمەتی بێ بەڵام بە کردار ناتوانانی بۆچی ئێمە هەندێک جار ئەوکو تۆڵی هەندێک قساکەین کە فعلەن ناتوانین جێبەجێ بکەیت ئایا کردنی قسەکە بەس بە تەنها کافیە بۆ قەنەعەت بە بەرامبەر بکەیت بۆ شتێکی چاک بۆ حاڵەتێک بۆ قەنەعەت پێکردنێک بۆ یارمەتیدانێک بەس بە قسە کافیە بۆی بەرامبەر وڵی بەسەوەی یعنی تۆ کەسە بۆ نمونە کەسێک مەشاکیلێکی هەیە تۆ دانیشی قسێکی وەکی لەوانی هۆنیکەیتەوە لەوانەیە مرتاحیکەی لەوانەیە و کەسە دڵخۆش بێ بۆ قسەی کە تۆ هەرچۆنێ بێ گۆڕانکارێکی بەسەرا بێ بەرەو باشی بچێ بەڵام هەمان کاتە تۆ ئەگەر هەردوو شێوازەکە یارمەتی بێ و باشترە بەڕای تۆ ئێستا خەڵک کردداری باشتری زیاترە یاخۆت خەڵکی جارە بۆچی هۆکار چی ئێستا خراپ بوو وڵی بە هەمومان نەزانین سەبەبەکە چییە ئێستا مەشاکل زۆرە یعنی ئەوە زۆر بووە مردن زۆرە یعنی ناپەرژێتە سەر هەمووی تەکنەلۆژە کاریگەری هەیە بۆ لە سەرم زۆر وایلا تۆ مناڵەکانش ناپەرژێتە سەر مناڵەکانش کردداری باشە شەرتە یاخود قسە
کردداری باشە بۆچی کرد ئەی کردداری باشە چاکتە لە قسە من قسەیە بکەم کە بەڵگەی نەبێ بە عملی چییە باشە بەڕای تۆ ئێستا خەڵک کردداری زۆرترە یاخود قسەی زۆرتر کردداری وڵی هەردووشیانیان هەیە قسەی هەیە کردداری هەیە مەسخۆی کرددارەکە داموشە مهمترە ئێستا خەڵک زیاتر کردداری باشەی زۆر یاخود خەڵکی جاران کە تۆ تەمەند لێ ئای تەبیعی بڵێ بۆچی خەڵکی جاران خەڵکی جاران شاکتر بوو خەڵکی جاران برای یەک بوو هاوسەیەتی زانی کرددارەکانی شاک بوو ئێستا بۆچی یەک بوو ئێستا بۆچی خەڵک کردداری چاکەی کەم بۆتەوە بۆچی وای لێ هاتووە ئێستا ڕۆژگارەکە وای لێکردو تەماح وای لێکردو پارە وای لێکردووە تەماح و پارە بەڵێ ئارەوەڵا بەچی چارەسەرە بەچی چارەسەرە بێم حاڵەتە کە ئێمە تەنها قسەمان نەبێ کردداری چاکەشمانێت وەڵی بەچی چارەسەرە بێ بڵێم چی بەیش و کار و بە ڕەوشی جوان و مەم شتانە چارەسەرە بێ خەڵکی خەڵگەیە زۆر بێ و ئیشە و زۆر بێکار و هەچەنی بۆ کرێ ڕەوشت و کاری شاکی بۆ ناکرێت هەوری پارە و تەکنەلۆژیای ئێستا ئەنتەرنێت مۆبایل ئەمانە تاسیری هەبوو لەسەرەوەی خەڵک تەنها قسە بکە کردداری چاکە نەبێت زەرری زۆر بۆ بڵێ زەرری زۆرە ڕێگری بکەین لەم زەرەرانە زەرە چارەسەری نییە تازە چارەسەری نا هیچ شتێ ناکری وەرە تۆ خۆت پێێتە بزانام بۆ لابرێ لا ئەبرێت بۆت زۆر قورسە نابێت باشە بەڵام بۆچی ئەبینی لە نەتەوەکانی ترا تەکنەلۆژیای شەیە بە شێوازێکی باشیش بەکاری هێنین بەڵام بۆ لە ناو خۆمانە ئەم شتە ئاوە زەرەری زیاتر بوو دەوێت سەقافەت دەیە ئینسانی دەیە هەموو شتێ بەکارێنن ئەزانن کامە شاکە کامە خراپەکە ئەم دیارە چاک و خراپ بەکارێت هایسان مناڵێت تەمەنی 12 ساڵێت هەلە بەیە کچە باشی مۆبایلێکی بۆ خڕیا دەدەسی نازانەکە تووشی کێشە تووشی غەڵە دەبێت سپاس پرسیارێکمەیە کردداری چاکە شەرتە یاخود قسەی چاک بەڕاستی کردداری چاکە شەرتە بۆچی کردار کردارەکە لەوانەیە خەڵک چاود لێ بکایان سوود لێ ببینێ بەڵام ئەوانەی کە قسە دەکەن ئایا بەردەوام قسەکانیان جێبەجێ دەکەن کەواتە کردارەکە فعلەن سوود بە بەرامبەرەکە گەێن بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە باشە بەڕای تۆ لە ئێستاە خەڵک بۆچی کردداری چاکەی کەم بۆتەوە زیاتر هەر قسەی چاکە قسەی چاکە زۆرە بەڵام کردداری چاکە کەمە بینی لە ڕاستی لەوانەیە زۆر لەگەڵ ئەو بۆ چوونە نەبم تەواو چۆن نەتوانین ئێمە و خەڵکە هەمووی تەقیم بکەین بەبێ ئەوەی باسەکەنەوەی بکەین بەگشتی لەوانەیە هۆکارەکە ئەوە بێ کە قسەی چاکە هیچ شتێ ناچێت ئاسانە قسەکردن قسەکردن ئاسانە و لی ناپرسێتەوە بەس کردارەکە بەرامبەر هەموو کاریشی چاکە ئایکەی ئەبێ لەوانەیە وەک خۆت سزایەک وەربگریان جوودێکی ئەوێ ماندووبوونێکی ئەوێ بەڵام قسەکە هیچی تێناچێت یەکێک لەو نمونانە بینین ئەو حزب سیاسیانە کە لە خۆمان دروست بوون هەمووان هەر هاوڵاتیان و ڕێنگە خزم و کەسوکاری من و تۆ هەموو بەیەکەوە لەناو حیزبەکانە کار بکەین لەناو حکومەت تابین کاتی هەڵبژاردن بەڵێن و قسەی زۆر باشەکەن بەڵام کاتێک کە حکومەت دروستەکرێ فعلەن ئەم هەموو بەڵێنەی کە دراوە نەتوانراوەکو خۆی جێبەجێ بکرێ خو با بڵێن نیوەیشی بۆ جێبەجێ ناکرێت ئەمە یەکێکە لەو بەڵگانەی کە ئیسلمێنە لە ئێسای قسەکان زیاترن وەک لە کردارەکە بە دڵنیایی چۆن چاکە بێت بەڕاستی گەر بەو شێوەیە باسی بکەین حزبە سیاسەکانش لە هەناوی ئەم کۆمەڵگایەوە دروست بوون لە ڕاست و چەپ و هەموو شێوەکانیەوە عیلمانی و ئیسلامی لی کوڕی خۆمان و هەناوی ئەم کۆمەڵگایان تر دیارە ئەوان دیراسەیەشی باشیان بۆ خەڵکەکە هەیە زۆر باش ئەیان ناسن ئەزانن لە کاتی هەڵبژاردننا بە 4 ساعت کارەبا و بە دوو بەڵێن و هەرزارکردنی 100 دینار بۆ بەنزین خەڵکەکە ئەوەندە مێشکی تەحەمبولەکە دوای دوو مانگ لەوانەیە هەموو بەڵێنەکانی بیرچێتەوە ئیتر خۆیان بە ئەوەندە وەزعەکەیان ڕاگرتووە بازاڕی خۆیان گەرم کردو خوێندنەوە زۆر باش ئەمان خوێندنەوە ئەوەی بینیتان ڕای هەوڵاتیان بوو لەسەر کردداری چاکە و قسەی چاکە زۆر بیان یان با بڵێن 100% دەمووی کردداری چاکەی پێپەسەندتر بوو چونکە کاتێک کەسێک کرددارێکی چاکە بکە فعلا نەتوانێت سوود بە بەرامبەرەکەی بگەێنێ بەڵام قسەی چاکە هەندێک جار بۆ کەسی بەرامبەر سوودینی یاخود نایبێتە شتێک کە ئەوکو پشگیرێکی لە بەرامبەرەکەی بکات بەڵام کاتێککە بەکردار یامەتی بەرامبەرماندا ئەو کاتە بەرامبەرەکە متمانی زیاترمان پێکەوە ئەتوانێت بۆ قسەکانی کەشمان پشگیری زیاتر دروست بکەن بۆیە ئەبێ هەمومان لایەن خۆمانەوە کاتێک کە قسەیەکەین بتوانێت قسەی بەکردداری جێبەجێ بکەین تاوەکو لای بەرامبەر بیسەلمێنین کەوا فعلەن ئێمە بۆ کەسەی بەرامبەرمان دڵسۆزین پامێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر
بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ.